چۆنی باشین لە چه فێرم موسیقا بوو ئەمەێنەوە نزیکەی 4 سەد دەژن ماشەڵڵا چۆن ئەوڕۆ بەشداری لەو نەخۆشخانەیە واللهی بەواسطەی مامۆستایەک بەشدار بوو مامۆستا لەو پەیمانگەیەکە دەخوێنی سەرکەوتوبی بەس ساز دەزانی ئەم ئامێرەکای ئامێری پیانوش زۆر باشە لە قوتابخانە لە چێ دەخینی پەیمانگەی هونەرزۆنەکان قۆناغی چەندەم قۆناغی سێم سەرکەوتوبی پارچە مۆسیقاش ترشمان بۆ بژێنە